ڕنگ و دەنگ و خوێنمان خانەقینە. حاجیان سڵاو لێبێ لەکوێوە هاتوویتە خانەقی بۆی دەنگ بدەیت؟ والله من لە دێی شێرەکەوە لە منتەقەی خانەقی پەیوەندییەکە ڕجا لەو برادران هەموو کەس یەکەم کە ناوی هەیرێراکە بعد نەخۆین بگەێتە ئەم خانەقینە ڕنگ و دەنگ و خوێنمان خانەقینە. ئێمە بێ خانەقین گوزەران ناکەین. بێ خانەقین گوزەرانوە ئێمە مافمان لە خانەقینایە، دەنگمان لە خانەقینایە، هەموو شتێکمان لە خانەقینەیە. چەند گرنگە لە خانەقی خەڵک بەژاری دەنگدان؟ واللهی ئەگەر بە من بێ لە 100 گرنگە دەنگ باتە خانەقین. بۆ نوێی خانەقین شوێنمانە، ئەساسمانە، شوێن باو باپیرمانە. بەڵێ لەکوێوە خۆت ئامادەکردوم ڕیبێ؟ واللهی حەقیقی من تقریبا لە یەک مانگەوە خۆم ئامادە کرد، بە زیاتر لە 10 مانگەوە بۆ 11 مانگ خۆم ئامادە کرد، خۆم گەێنمە ئەم شوێنە دەنگ و ڕێن خۆم بگەێنم. چاوەڕێ ئەم ڕۆژە دەکرد؟ چاوەڕێ ئەم ڕۆژەمانەکە، ئەم ڕۆژە ڕۆژێکی پیرۆزە، هەموو کەسی حەقیە ئیدعای حەق خۆی لێ شوێنە بکە. خاوەن پێداویستی تایبەتی چی تێ بۆ ئەوانەی کە ساغن و نایان دەنگ بدەن؟ واللهی ڕجا لەوانە ئەکەم وا کەمەندامن بێن خۆیان بگەن ئەم شوێنە حەقیان نەپۆتێ، هەموو کەسی حەقیەیە، بە زیاتر کەمەندام خۆم بگێت ئەم شوێنە. ئەگەر کەمەندام بێت زیاتر تەچنی خەڵکەی کەمێ بەغیرەت ئەو بێتەوە خۆی گەێنێت ئەم شوێنە.